باش لەسەر ئەنجامدانی ئەو فیستیڤاڵە لە دهۆکیان بەڕێوەچوونی ئەو فیستیڤاڵە لە دهۆک من میوانێکم هەیە سعدوڵڵا ئەحمەد سەرپەرشتیاری فیستیڤاڵی ترێ و هەنگوین. بەڕێز سعدوڵڵام کاتت باش، ئامادەکاریەکانتان بۆ کردنەوەی فیستیڤاڵەکە کە ئەمڕۆ بڕیارە بکرێتەوە چۆنە و ئاستی بەشداری لە چاوەڕوانی ئێوەدایە و بەگشتیش ئەو بەرهەمانەی لەوێ نمایشەکرێن جیا لە ترێ و هەنگوین چیترە؟ ئایا هەرە و دوانەیە یان بەرهەمی دیکەی کشت و کاڵیش نمایشەکرێت لەو فیستیڤاڵ؟ بله زۆر سوپاس بۆ ئێوەی بەرێز. بڕاستی ئەvە فیستیڤاڵە هەژدەیە یا ساڵانە یا تری و هەنگوینی تێتە ئەنجامدان لە پارێزگاها دهۆکێ. ئەو فیستیڤاڵە تایبەتمەندە تری و هەنگوینی vê fîstîvalê de serpiriştiya berê Dr. Elî Teter dête encamdan û sponseriya Kavîn Greenhouse. Ev fîstîvala çil cûtiyar tê de pişikdarin, ji wan çil cûtiyara bîst ew in berhemê tirî û pazdeh ew in berhemê hingivînî û li gel pênc şeş cûtiyar jî berhemê hişk mitayê hişkê wekî mewîj û hijîr û hinde xel û şerbet û ew tiştê girêdayî berhemê tirî vene. باش ئەم جۆرە فیستیڤاڵانە تا چەندێکە بێتە دەرفەتێکی باش بۆ ساخردنەوەی ئەم بەرهەمانە، بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان و یعنی بە بازاڕکردن بووە. بله ئەوان جۆرە فیستیڤالە گرنگیەکە زۆرە هەیە. ئەوە ساڵانە تێندا ئەنجامدان هەدەفایەکی ئەوە بۆ ڕاکێشانەوە بەرهێنەرە سکتەرێ چاندنێرە بۆ بازارکردنە بەرهەمێ چاندنێ و بەرهەمێ نافخۆیی و هەروەسا ئەو جۆرە فیستیڤالە بتە هەندانێک بۆ هەڤرکیت ناوبەرە جوتیارە بۆ زێدەکردنە و باشکردنە بەرهەمێ خۆی چاندنێ وەکی یادیار ئەم بینی ساڵانە ئەو ژمارە جوتیارێت پشکدار van فیستیڤالا de ساڵ بۆ ساڵێ زیاتر لێتن و بەرهەمێ وانە جووری و نەوعی jî yê baştir lêtit û zêtir lêtit. Ev jî egerê encamdana van jۆra fîstîvalan e. باش ئەو ئاستەنگانە چین بەڕێز سعدوڵڵا لە بەردەم جوتیارانان لە ناوچەکانی ئێوە بۆ ئەوەی نتوانن باشتر بەدەم کاری کشتیاریەوە بن لە ناوچەکەیە؟ ئەستەنگە هەرە مەزن ئەو بۆ بازارکردنە بەرهەمی بەس خۆشبەختانە vê dumhayê bazarê berhemê tirî xweş li hatiye ev ji supasî ve şilayê Kavîn Group Greenhouse raboye kirîna berhemê tirî cûtiyar e sereka guncay û her nav bîstanê cûtiyarê tê berhemî jê dikirit û te bazarkirin û her salvêrê parê xwe resin werdigirit. Ev ji pêngaveke mezin e supasî ve şilayê Kavîn Greenhouse tê te kirin. باش بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ چەند هاوکار بووە بۆ جوتیاران لە دەڤەرەکەی ئێوە؟ بەێ بەێ کابینان هەیە ڕاستی گرنگیەکە مەزندا سکتەرێ چاندنێ و gelek dîvçûn û piştevaniya berhemê çandinê kiriye û wekî me şeret pêdayê kirîna berhemê cûtiyara wekî tirî ev jî êş encamê vê kabînê ne û piştevaniya kabîna neheya hikûmeta Herêma Kurdistanê ye. باش بەڕێز سعدوڵڵا لە چاو جارانە ئێستا گرنگیدان بە بەرهەمە ناوخۆییەکان چ لەلایەن خەڵکەوە چ لەلایەن کڕیارانەوە چ لەلایەن لایەنە پەیوەنددارەکانەوە چەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە لە چاو جارانە؟ بەێ بەێ gelek بەێ هەکەم ساکینێ berhemê tirî heta wisa hingvînî jî ekem miqarenet kir gel salê çûyî gurîneke mezin e lê hatî. Bû nimûne berhemê tirî berê rêket teqlîdî ew yê dikevin bûn ew hemî ew rêket pêmê ew rêket teqlîdî bûn. Nuke hemî bîne rêket zanistî û pêşveçûneke mezin xwe vegirtî hemî pirêka kepra û pirêket zanistî perwerdekirina tirî ya tê tev xudan kirin. Her wisa berhemê hingvînî jî her wisa berê rêket teqlîdî bûn hemî sindoqet evêt salmêj bûn gotê nuke pirêket zanistî hemî bîna sindoqet nî tevçer û berhemê wana gelek zêtir ji berhemê ew sindoqet kevinê berîn he. باش یەکێ لەو گرفتانەی کە هەیە بەڕێز یعنی لە نێوخۆی هەرێمی کوردستانە ناتوانرێت ئەم بەروبوومانە بۆ نمونە لە دهۆکەوە بگەێنرێتە دەڤەرەکانی گرمیان و ینی دابشکرێ بەسەر ناوچەکانە بە شێوەیەکی گشتی ڕەنگە خەڵک لە گەرمیان
حەز بکات ئەم کرێی کە لە دهۆک بەرهەمەهێنرێت تامی بکات و لە بەردەستیا بێت. بۆچی ئەم بە بازارکردنە لە نێوخۆی هەرێمی کوردستانە بەم شێوەیە تا ئێسا بەرەوی پێ نەدراوە لە کاتێکە ئێمە هەوڵی هەناردەی ئەم بەرهەمانە بۆ دەرەوەدە؟ او بازارکردن یعنی حکومت هرم گرنگی که دایا بو بازارکردن حتی نکه بازار برهم چاندین پارێزگاه دهو که اغلبا بخار و نوراست عراق او چتا هنارتن یعنی حکومت هرم گرنگی که دایا چنده هر وسط چندین پنگاف ها ویتینه بو بازارکردن برهمی بوجدر و ولاتی وکی هنگوین و وکی مثلا برنج و سماق و گلک برهم دیتر اوی هاورده جدر وکری اوی پنگاف که مزن حکومت هرم دست بکری. زۆر باشە لە دەرەوەی وڵات تا چەند پێشوازی لەم بەرهەمانەی ئێوە کرێت؟ أكيد مثلا بنمونا هنگوین کردستان دائما فستیوالت جدر ویتن کردن شت ایکی سر آست جهانه چند جارا پشکداریا کردی و هر وسا گلک هنگوین خواست خلقی جدر وی ولاتی یلسر هنگوینی هایی چکو هنگوینه که کوالتی که گلک باشه دست خلقینا که یعنی دائما رغبت و خواست خلقی زیاده سر برهمه چاندنه و هنگوینی جهر وسا. باشە پێشبینیتان بۆ بەشداریکردنی خەڵک لە فیستیڤاڵەکەی ئەمڕۆتان چۆنە؟ ئینشاءالله ئەم پێشبینیت کن ئەف ساڵە پێشەوازی بکردن بۆ خەڵکێکە زۆر بێت ژبەر جیوازین نەڤبەرە ئەف ساڵە و پار ئێک ڕۆژ بوو ئەف ساڵە مە کردی 2 ڕۆژ و پار هەر ساڵ شلای کاوین گروپ او برهمه تتا کرین جوتیاری کری افصلا بالعکس دی جوتیار خو برهمه خلویره دی فروشت و بازار کرد و وجه دیو داخواز خلکی دوره به خلکی بیا بیم خو برهمی بکرنج برهنده مکره دروش و ما دلیوه دا جوتیار برهمه خلویره بازار بکن و فروشن و هر وسا پاکیجین دیتا کرن پریکت جان او تریا بیتا داگرتن هند صندوق کاغذی دا و به تفروتن بو او خلکت سردان آورید که تو برهمی بخود کرد. باش. ساڵانە لەگەڵ پێگەیشتنی هەندێک لە بەرهەمە کشتتوکاڵیەکان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەنێ ڕێوشۆ نەگرێتە بەر بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی ئەم جۆرە بەرهەمانە لە دەرەوە ئەمە تا چەند هاوکارە بۆ جووتیاران و کشتیاران بە شێوەیەکی گشتی کە بتوانن بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە بە نرخێکی باشتر لەوەی کە بەرهەمی دیکە بێتە ناوخۆ و نرخی بەرهەمەکانی ئەوان دابەز. أكيد هالصال حكومة برنامجك هاي بونو من مثلا تري نهلة داخلي هرمي بت شمانجي حفت حتى بازداي هاي ويازداج نهلة باجت تختصر تري نهلة تري داخلي هرمي بت أفاج بينجا بكا جالك باش أفاد بتدليفة كبرهمي ما قيمتك باش و بازارك باش بو پیدا بت جوتاری مقازان جاك باش بكت سر همي برهمي ديترجه چه هنگوین بد چه برهمي دي هش بد بو همي برهمي أفا جالك باشه. بەڕێز سعدوڵڵا ئەحمەد سەرپەرشتیاری فیستیڤاڵی ترێ و هەنگوێن کە ئەمڕۆ لە دهۆک ئەم فیستیڤاڵە دەست پێیەکا بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت. سپاس بۆی بەشدار بووی لەگەڵمان.